بە یەکێک لە ئەو قسەکردن لەگەڵ یەکێک لە ئەو هونەرمەندانە دەست پێکەین کە لە دوورە وڵاتەوە لەگەڵمانایە و بێگومان هونەرمەندانمان لە هەر کوێیەکی ئەم دنیاە بن جێدەستیان دیارە و بەردەوامن لە ئەنجامدانی کار و چالاکیەکانی خۆیان. جایەکێک لەو هونەرمەندە ئازیز و خۆشەویستانەی کە هەمیشە کاتێک داوامان لە کردوێت بۆ بەرنامەی کورسان مەگەزین هەمیشە ئامادەیی هەبووە و هەمیشە لە ڕێگەی کورسان مەگەزینەوە نوێترین کار پرۆژەکانی خۆی و نوێترین چالاکیەکانی خۆی لە ڕێگەی کورسان مەگەزینەوە باس کردووە. ئەو هونەرمەندە ئازیزەش هونەرمەند فەرزاد مەهدینیانە کە ئێستا بە شێوەیەکی ڕاستەوخۆ لە فینلەندەوە لەگەڵ ئێمە بێت و بڕیارە نوێترین کار و پرۆژەی خۆی بۆ ئێمە باس بکات کە ئەنجامدانی کۆنسێرتێکە لە فینلەندە. کاک فەرزاد خاسەنی وەشەنی سلام سەرگیانەکەم سەرچەمەکەم سلااو خۆشەویستیم بۆ ئێوەی عزیز و خۆشەویست بۆ هەموو بینەر و بیسەری کەناڵی کورسات و بەرنامەی مەگەزین. خۆشحاڵم کە ئەمڕۆژ منتان بەسەر کردەوە. زۆر سوپاس بۆ نەجابەتتان لە خزمەتتانە. بێگومان بە خۆشحاڵیەوە کاک فەرزاد. کاک فەرزاد جا دایمە من لەگەڵ تۆیە بە ئەوە دەست پێکەم خاسەنی وەشەنی و دایمە کە قسەش لەگەڵاکەم قەت لە شوێنی خۆت نیت ینی هەرجارە و لە سەفەرێکی لە وڵاتێکی بۆ ئەنجامدانی کار و چالاکیەکانی خۆ پێم بڵێ ئەم جارەیان چۆن بوو بڕیارە ئەم کۆنسێرتە ئەنجام بیت و بڕیاریشا کەی ئەنجامی بیت؟ زۆر سپاس هەرچەند دەنگی جنابەت تۆزێک ئەبڕێ بەڵام هەر لە پرسیارەکە پێم وابێت تێگەشتم سەبارەت بە کۆنسرتەکەەوە کە کەی قرارە ئەنجام بێن. حقیقەت ئەوەڵ منیش پێم خۆشحاڵە بم کە هەموو کات و هەموو جار کورساتی عزیز بەسەرمان ئەکاتەوە چون کورسات بایەقدانێ بۆ هونەری کوردی هەر لەو ڕوانگەوەی مەش حەزەکەین ئەو پەیوەندی و ئەو بەرحاڵ ئەو ڕێگە بڵێن ئەو هاوکاریە کە بتوانین پێکەوە بیکەینەوە. منیش زۆر خۆشحاڵم بۆ کۆنسرتەکەمان لە دوای کۆنسرتێکی گەورە لە شاری ستۆکهۆڵم کە ساڵی پارەکە بڵێن 2025 کردمان مانگینۆ وڵاتی فینلەند داوەتی کردین کە لێرە کۆنسرتێ بکەین. کۆنسرتەکە ئێمە کۆنسرتێکی بێن بەرامبەرە ینی هاتن بۆ هەمووانە و عەرز بکەم وڵاتی فینلەند هاوکاری کردوون لە کەڵچەر هاوسی فینلەند لە گەورەترین هۆڵی بڵێن کۆنسرتی شاری هێلسینکی قرارە پێشکەش بکەین و هەفتەی داهاتوو 6 مانگ کاتژمێر 5 ئێوارە کۆنسرتەکە قرارە پێشکەش بکەین. خۆم لەگەڵ هاوڕیانی عزیزم کە بەشێکیان خەڵکی هۆرامان بەشێکیان گیلەکەن و باشێکیانیش فارسن ئینشەڵڵا قرارە پێکەوە پێشکەش بکەین. ئینشەڵڵا بە هیوای سەرکەوتن. کاک فەرزاد ئەمەوێت کۆتا پرسیارە لێ بکەم لەبەرەوەی دەنگەکەت زۆر بە خراپی ئەگاتە لای ئێمە با بزانم کاک فەرزاد کەی بەنیازە بێتەوە کوردستان و ئەم جارەیان لە کوردستان کۆنسرتێک ئەنجام بات. زۆر سپاسگوزارم. ئومید بەخوا بڵنیایەوە یەکێک لە پلانەکانم ئەوەیە کە لە کوردستان بتوانم کۆنسرتی جوان پێشکەش بکەم و ئەوە ئارزوەکە مەخصوسەن لە هەم لە ڕۆژهەڵاتی خۆشەویست و هەم لە باشووری عزیز. ئەیتر ئینشەڵڵا بزانین لە ئایندا لە داهاتوویەکی نزیکا چون بەرحاڵ ئەلبومی باشم کردووە هەوڵی باش ماوە و هیوادارم بتوانم هەم ئەلبومەکانی چون پێشکەشی جەماوەری کوردستان بکەم و هەم کۆنسرتیش بتوانم لە نزیکەوە لەگەڵ خەڵکی خۆشەویستە تێکەڵ بم و بتوانم کۆنسرت بکەم. دەستە خۆش بێ کاک فەرزاد. بێگومان هەموو کارەکانت زۆر جوان زۆر باشن و ئێمە وەکو کورسان مەگەزین هەمیشە بینەری کارەکانی تۆین و بەو هیواین کە بە زووترین کات بیتەوە کوردستان و دووبارە لە ئێرە بوو بینینەوە لە کورسات مەگەزین بە شێوەیەکی ڕاستەوخۆ لەگەڵ ئێمە بیت و لە بیرن نەچێ ڤیدیۆکانی نێو کۆنسێرتەکەشمان بۆ بنێری با ئێمە لە ڕێگەی کورسات مەگەزینەوە نیشانی بین. بە خۆشحاڵی وە کورسات هەموو کات بە ماڵی خۆم زانیوە و هەمیشە ئەو بڵێن مهرەبانیە کە لە کورساتەوە بۆ هونەرمەندان شامڵی حاڵی منیش بووە ئەو پەڕی خۆشحاڵیوە و حتمەن بەدەستەگەڵ ئێمە خزمەتان و ئینشەڵڵا ڤیدیۆکانیشتان بۆنێرم. ئینشەڵڵا دەستە خۆش بێ. زۆر سپاس بۆ تۆ. سپاس بۆ جەنابتان و خۆشەویستیم بۆ ئێوەی عزیز. زۆر سپاس.